بڕیارە لەم چەند ڕۆژەدا کۆبوونەوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بۆ پێگەنانی کابینەی دەیەم دەست پێ بکاتەوە. باسی ئەمڕۆمان ئەم پرسە دەبێت: ئەو کابینەی دەیان کۆبوونەوەی باڵای نێوان یەکێتی و پارتی نەیتوانیوە گرێکوێرەکەی بکاتەوە. جا ئەم کابینەی دەیەمە ئەگەر منداڵ بووە و لەسکی دایکیدا بووە دەمێک بوو لە دایک ببوو، کوڕەدانیشی دەرهاتە بوو. منداڵێک بە 9 مانگ و 9 ڕۆژ لەدایک دەبێت کەچی ئەم کابینەیە بە 13 مانگ و 18 ڕۆژ هێشتا لەدایک نەبووە. دوای ماوەیەک لە وەستان و کاڵبوونەوەی پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتی بەهۆی لێکەوتەی هەڵبژارنەکان و شەڕی میدیایی ڤارزانیوێتی لە چەند ڕۆژی داهاتوودا جارێکی دیکە کۆبوونەوەکانی یەکێتی و پارتی بۆ پێگەنانی کابینەی دەیەم دەست پێ دەکەنەوە. لە کۆبوونەوەکانی ڕابردوودا هەردوو حیزب ڕەشنووسی دیدگەی هاوبەشیان بۆ شێوازی حکومڕانی داڕشتووە و لەسەری ڕێکەوتون، بەڵام ئەوەی بربەستی سەرەکی بەردەمکردنەوەی گرێکوێری پێگەنانی کابینەی نوێیە پۆستە باڵاکانە. لەناو پۆستە باڵاکاندا پۆستی وەزارەتی ناوخۆ زۆرترین مشتومڕی دروست کردووە. یەکێکە لەو پۆستانەی هەردوو حیزب چاویان لەسەرەتی، هێشتا دیاریش نییە بۆ کام لایەن دەبێت. ئەگەر یەکێتی و پارتی لەم چەند ڕۆژەدا نەگەنە ڕێکەوتن بە هەموو ئەگەرێکەوە پێگەنانی کابینەی دەیەم دەکەوێتە دوای پێگەنانی کابینەی نوێی عێراق.